لە بەردەم وەزارەتی پەروەردە کۆمەڵێک لەو فرۆشگایانەی کەوا لە نێو قوتابخانەکاندان خاوەنەکانیان لێرە گرت بوونەتەوە گربنەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە و باز لەوە دەکەن کەەوە نرخی فرۆشگای قوتابخانەکانیان لەسەر زیاد کردوون بۆ دوو بەرامبەر بەڵام لە ساڵانی 2019 و 20 بەهۆی هاتنی پەتای کۆڕۆناوە بەشێکی زۆر لە مەوادەکانیان زەرەری هێناوە ماوەکەی بەسەرچۆوە فڕیان داوە و لە ماوەی ڕابردووش لەلایەن وەزارەتی پەروەردەوە بەڵێنی ئەویان پێدراوەکەوە ئەوان ئەم خۆراکانە یاخود ئەم قەرەبوویان بۆ بکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام لە ئێستادا نە قەرەبوویان دەکەنەوە نە نرخی فرۆشگاکانیش بە نرخی پێشووتر پێیان دەدەنەوە لە ئێستادا نرخی ئەو فرۆشگانەی کە دەدرێت بەو خاوەن دوکانانە نرخەکانیان زیاد بووە. من دەمەوێت گفتگوی زیاتر لەگەڵ ئەم خاوەن دوکانانە بکەم ئەم فرۆشگایانە بکەم. قوربان سڵاوتان لێبێ پێم بڵێ ئەو بەڵگانە چین ئێوە لاتانە و ئەو دیراسانە ئەو زەرەرانە چین بای چەندن کە ئێوە کردووناڵێ ئێمە وەکو فرۆشگای قوتابخانەکانی شاری هەولێر هەموو محافەزەکان هەمووی هەرێمی کوردستانی ئەوەی فرۆشگای تێدایە زیاتر لە 15-16 هزار عائیلە مەعیشەتمان لەسەر ویشەیە. ساڵی 2019-2020 واردە لە هەموو هەرێمی کوردستان خەڵک تووشی زەرەر بوو. ئێمەش کە بڕیاردا ئەنجومەنی وەزیران بڕیاریدا لەسەرەوەی کە قەرەبووی خەڵک بکاتەوە لە هەموو سێکتەرەکان ئەغرەبیەی ئەوە قەرەبووی خۆی وەرگرتەوە بەڵام وەزارەتی پەروەردە بە هیچ شێوەک ئەمە قەرەبوومان وەرنەگرتەوە. گوتیان هاتینە وەزارەت مراجعەمان کرد بڕیارە چاندا گوتیان ئەگەر دەوام هەبوو بە ڕێژەی لە 100 تاسی ئەوە بڕیاری خۆیان کتابی خۆیان ینی بە کتابی فەرمی بە کتابی فەرمی تەوقیعی مدیر عامی لەسەرە بڕیاریاندا لەسەرەوەی کە 100 تاسی قەرەبوومان بکرێنەوە بەڵام ئەو قەرەبوومان نەکراوە. ساڵی پاشتر وەبوو بۆ دەوام بۆ تەناوب ڕۆژێک ڕۆژێک شڕە دەوامە کراوە هەموو خەڵکی کوردستان دەزانین لە بۆ وەزعی کۆڕۆنێ بەڵێ ئەمە لە دەوامە تەناوبەکەی هاتین 120یان لێمەوەگەر گوتیان دەوامەکی باش دەبی وە بۆ ئەو دەوامە تەناو بەش گۆڕانکاری بەسەرداهات ڕێک نەکرد کە ئەوە بوو ئەمە 120یان پارەماندا بوو 120ەکەیان 115یان لۆ وەرگرتنەوە لە بۆ 2020-21 حەقی خۆیان لێماوەگر 105 115شان لۆمان ڕەت کردەوە بەڵام 2019-2020 کە هەموو خەڵک قەرەبووی خۆی وەرگرتەوە ئەمە ئەو قەرەبوومان وەرنەگرتەوە 100 تاسی هەلەکنیان مایە. ئێستا لە 2022-23 بڕیاریاندایە فرۆشگای قوتابخانەکەم کە نەمزایەدا ئێکاکە ئەدی حەقیمە بە نرخی چەندەی خەنە مزایەدا نرخەکان بە خۆیان تەخمینیاندانایە تەخمین لەو تەخمەی کە ئێستا هەیە زیاترە تەخمینەکەیاندانایە بکرێتە مزایەدا هەر کەسەشی کە دەستە زۆر مەکتەبەکەی 5 میلیۆن دینار بوو 500 هزاریشی لێوە بگرن لە بۆ هەر یەکسی سێ کەس بەشداری دەکەن میلیۆنی نیوەی لێوە بجوری حەقی ئەوەی کە بەشداری دەکرێت لە مزایەدەکان. ئێستا خوا قبول دەکات ئەدی حەقیمە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێم دەکەن بێتە سەخت جەنابی وەزیر دەستخۆشی لێ دەکەن 100 ساڵە کە بەکەلکی مەهاتیا ئەو ساڵیش بێتە سەخت لێ نەگەڕێ خەڵکی ئەو هەموو خەڵکی ئەو حەقی بەڕاستی بخورێ. لەو نێوانە چەند خاوەنی فرۆشگاکان چەندیان زەرەر کردووە هەموو کوردستان مەبلە هەر کەسێک بە پێری وەڵڵای زۆرە هەر کەس مەسەلەن ئێستا من لە بۆ نمونە حانوتی خۆم یەک حانوتم هەبووە زیاتر لە 2 میلیۆن دیناری ئەشان فرێدایە کە لە مانجی دوو مەکتەب خلاص بوو دیسان کرێکی زۆرمدا بوو نەگەشتمەوە کرێکی خۆ و هەمووشان دەزانن و هەمووش مدیر عامەکان وەزارەتی پەروەردە جەنابی وەزیر ئەوەی مەیلەکنە یاداشتی مەیلەکنە بەڵام دێنە وەزارەت پێشوازیمان لێ دەکەن قسەمان لەگەڵ دەکەن بەڵام بەجێمان ناکەن یعنی مراعاتی قسەکانیمان ناکەن معاناتمان هەیە بەپێ و معاناتەکانمان نایەن بەڕاستی خۆش بەس دەمەوێت ئەو پرسیارە لە جەناب بکەم جەنابتان چەند زیانمەند بوونە بەخوای زیانمەندەکە زۆرە کە لەبەرەوەی ئەمە نیوە دەوامە بە لە 19 لە 20 کەمە گرێبەستی دەکە کە بیدایەتی پارەمان لێ دەستێنن هەم لە گرێبەستێک هەم لە مەواد ئەم یەک بەخۆم شخصی خۆم نزیکەی 24 میلیۆنم زەرەر کردیا هەموو زەرەریان کردیا عەسەب مەکتەبەکان من ڤیدیۆم هەیە تەسویرم پێیە بەس مەوادەکە نزیکەی 3 پیکەپ مەوادم فڕێدایە گرێبەستەکەش نزیکەی 14 میلیۆن بەس لەکەن حکوومەتیە چونکە نیوە دەوامە بە دەبا نیوەکەمان بدەنەوە جەنابی وەزیر کە گۆتی 100 تاسیتان قەرەبوو دەکەینەوە ئەمە وەچی برێ ئەمە لەکمانەوە ئێستا هیچ ئەمە لەک نەمایە